تەنیا پارەی پاکردنەکە لە خەڵکەسێنین حالێنی سەب ئەیدێن بە مایەگەی خۆی خواری مایەگەی خۆش دابەزینی نرخی ماسی وای کردووە خواستێکی زۆری لەسەر بێ ئێستا ماسی کیلۆی بە 3500 دینار دەفرۆشرێت ئەمەش خواستێکی زۆری لەسرە وەک دەبینن ئێستا وای لاتو هەموو شتێک سەری بۆ دەگیرێت ئەمە سەرەی هاوڵاتیانە بۆ کڕینی ماسی لە دوایەوەی کە ماسی نرخەکەی دابەزیوە خواستێکی زۆری لەسەرەوە هاوڵاتیان زیاتر ئەیکڕن بەراورد بە گۆشتی ئاژەڵ کە نرخەکەی بەرزبووەتەوە منە ڕۆمەلای ئەم ماسی فرۆشە کە یەکێک لە شەقامەکانی کەلار ماسی دەفرۆشێت قوربانگیان سڵاو لێبێ سڵاو لێوە بەخێر بەسەر چاوە ئێستا خواستی زۆری لەسەرە وەڵی خواستەکە چیە لە سەرەتی ماسیەکە هەرزانە و لە چاو گۆشتەکانی ترا بڵین لە چاو گۆشتی حیوانە ماسیەکە زۆر ئەرزانترەکەوێت بۆ هاوڵاتیان بەڵێ ئێمە ماسیەکە دەین بە مای خۆی ئێستا یعنی خواری مای خۆی شتێ خواری مای خۆشی بەڵام پارەی پاکردنەکەی تەنیا پارەی پاکردنەکە لە خەڵکەسێنین حالێنی سەب ئەیدێن بە مایەگەی خۆی خواری مایەگەی خۆش ئەرێ وەڵا بۆ ماسیەک چەندێ وەرەگرن پارەی پاک بۆ ماسیەک 1000 دینار پاکردنەکەی وەرەگرین ئەوش لەبەر ئەوەی هەروە لەم سەعرا بمێنێتەوە ئەس ئاوڵاتیان ئیسفادەی لێ بکەن پێشتر ئاوها خواست لەسەری بوو ماسیە ئێستا کە نرخەکەی دابەزێ بوو وەڵی ماسیەر زیاتر خواست لەسەرێتی حاڵی حاضر گۆشت گرانە و مریشکش گران بوو فترەی پێویستاکە بۆیە زیاتر ئێستا خواست لەسەرێتی بەڵام ئێستا تۆزێ وەکو جاران نەماوە تۆزێ خواست لەسەری کەمەوە بۆ ڕاستی هەموو چێژەکەشی جیاواز لە بێگومان لە ئەی تەبعان ماسی شتێکی ینی خواردنێکی دەرەجەیە کە بۆ ئەوەی لە مەعیدا زیاتر بە ئاسانی سەرفە بیانی وەکو ڕۆژاوە هاوڵاتیان سەرەی بۆگرن بەرەوەڵا بە تاکی دەرەوەڵا بەس وەکو پێشتر ناوێ ئێستا نەوەڵا پێشتر کەمێین بووە کەمێ خەڵک تێریان خوارد ئەرەوەڵا ئەوە ماسیمان کردنەوەم شارە ئێستا کەمێک کەمترەوە بۆکو پێشتر نەماوە ڕۆژانە بە تەقریبەن چەندێک ماسیە فرۆشتی وەڵی خۆم و هاوڕێکانم نزیکەی 5 تن لەم شارە ساخەکەینەوە 4 بۆ 5 تن ساخەکەینەوە بۆ یەک ڕۆژ ئەرێ وەڵا بۆکاری چیەکە نرخەکەی ئاوا دابەزیوە یعنی تەسەوڕەکەن تاوکەی ئاوار نرخەکەی نزیێت هۆکارەکەی ئەوە بوو ئەم چلەی ئیمام حوسێنە ڕێگانی هەمووی بەسا بوو ماسیەکە داخلی بەغا نەبوو ئیتر ماسیەکە لای خۆمان مایەوە کە مایەوە تەبعا ماسیش گەورە ئەبێ حەجم ماسیەکان گەورە بوون لە پڕێکە هەموو ماسیەکان پێگەیشتن ئێمەش لەگەڵ هەبوو حەوزەکانەوەمان سعرەکەی دابەزێنن بە ئەمە بیدەین بە هاوڵاتیانی خۆمان بە نرخێکی ئەرزانتر و بۆی هاوڵاتیانی خۆمان ئیسفادەی لێ بکەن بۆیە باشتر و ماوڵاتی خۆمانش باشترە ینی دووبارە بەرزەبێتەوە وەڵی حاڵی حاضر لە بەرزبوونەوەیە حاڵی حاضر ماسی خەشنی پێڵێن بڵێن 2 کیلۆ تا 3 کیلۆ بۆ بەغا ئەڕوا ئەم گەورەش بۆ بەغا ئەڕوا یعنی لە پێرەکە و 1000 دینار چوە دەبان کیلۆیە ماسی خۆشایە هەرێ وەڵا چاوەکەم لە خزمەتان ئەمەی بینن ینی زۆری خواستە لەسەر ماسی لە دوایەوەی کە نرخی ماسی دابەزیوە نرخەکەی هاتووەتە 3500 دینار خواستی زۆر لەسەر ماسیە وەکو بینن ئێستا وای لە هاتووە هەموو شتێک سەری بۆ گیری ئەمەش سەرەی هاوڵاتیانە بۆ کڕینی ماسی